ئەوەی ئەبینین کە لەو سنتەرە کە ئێمە ئێستا تێدا ڕەوەساوین شوێنی فرێدانی زبل و خاشاکی هەتا بڵێن قەزای سووران ڕواندا چۆمان مێرگە سوورە کە بە شێوەیەکی زۆر نازانستیانە و ناتەندروستیانە ژێرخاک ئەگرێت و کاریگەری نگەتیڤیشی بەسەر ژینگەوە دەبێت بەپێی ئەو گرێبەسەی کە لە نیوان کۆمپانیای پاکەرەوەی لە قەزای سووران و ڕواندز و چۆمان و مێرگە سوورە هەیە هەروە لەگەڵ شاروانی پێویست بوو لە ماوەی 10 ساڵی ئەم گرێبەسە لە کارگەر ڕیساکلبین هەبیتن بەڵام بەداخەوە دەبینین هەتا ئێستا نەچوتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمەش نیگەرانی ئێمە لێکەوتوتەوە بێجگەلەوە کە ئەبینین ئەو شوێنە کە زبل و پاشماوەی خاشاکلێ فرە ئەدرێتن ئەکەویتە لە مابینی شاری سووران و ڕواندز واتە چەند کیلومترێکیان لێ دوورە بێجگەلەوە کە شوێنێکی گەشتیاری ئەم دەوەرانە خەڵکێکی زۆر سەردانە ئەم شوێنانە دەکاتن دیمەنێکی ناشرینیشی بەڕۆی ئەم دووشارەدا بەخشیوە جێبەجێ نەکردنی ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی کۆمپانیە تایبەت بە تایبەتی کۆمپانیە پاکەرەوە چونکە ئەبینین ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبرا پاراپیدا بەڵام بە دوواداچوونی بۆ ناکرێتن بۆیە ئێمە داواکانی کە لێرەدا داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە پێویستە بە دوواداچوون لەسەر ئەو کۆمپانیانە کەرتی تایبەت بکاتن چونکە ئەمە کاریگەری نگەتیڤی لەسەر تەندروستی هاوڵاتیان نەبینێتن پێویست بوو زۆر لە مێژە سووران خاوەنی کارگەر ڕیساکلین بوو هەروەک باسم کرد کە ماوەی 10 ساڵە ئەم کارگەر دروست نەکرەوە هەولێک هەیە کە ئێستا کارگەر ڕیساکلبینی سووران ئەکەوێتە سەرپێ و بۆ ماوەی 8 مانگ بوار بە و کۆمپانیە درەوە کە کار لەسەر کارگەر ڕیساکلین بکاتن بەڵام هیوادارین ئەو 8 مانگە نەبیتە 8 ساڵ و چەند 8 مانگی تری بەدواوە بێتن بە زووترین کاتکاری لەسەر بگرێتن چونکە نزیکەی 400 تۆن ڕۆژانە زبل و خاشک لەو چەند قەزاکۆ ئەکرێتەوە کە ئەمەش ڕێژەیەکی هیچگار زۆرە ناتوانڕێتن هەمووی ژێرخاک بکرێتن بۆیە پێویستە پێداچوونەوە بە گرێبەسی کۆمپانیەکان بکرێتن کە ئەم کارگەر ڕیساکلینە ئەگەر لە سووران دروست بکرێتن هەلی کاریش بۆ زیاتر لە 700 گەنجی ئەم دەبەرە دەڕەخسێنیتن بێجگە لە بەرەو پێشڤەچوونی ئاستی جوانی و پاکبوونی ژینگەی دەڤەری سووران بە هەر چار قەزەوە بۆ پاکتربوون و بۆ جوانتربوونی سەبارەت بە ژینگە و پیسبوونی ژینگە بەو پاشماوە خۆراکی و مادە جۆرە و جۆریانەی کە لە ژینگەیە هەیە طبیعی پیسبوونی ژینگە بە چەند شتێک پیسە بێ مەسەڵەن بە مادە هەیە بە مادەی شلە هەیە بە مادەی غازیە هەیە بە مادەی ڕەقا هەیە بە مادەی سامە هەیە بە ئیشعاع و تیشک و شتیوایە و هەیە بە کۆمەڵێ مەوادی دەرمانی جۆرا و جۆری ئەکسپایر بووە کە فرەدرێتە شوێنی ژینگەی کە خەڵکی تێدا دەژێت طبیعی کۆبوونەوەی ئەو پاشماوە پیسانە کە لە شوێنە نیشتەجێیەکان کە زۆر جارگانی دەکا کۆمەڵێ نەخۆشی بە دوای خۆیدا دەهێنێ لەو کەسانەی کە لەو ژینگەیە ئەژین ئەگەر بێت و مەسەلەن کەش و هەوا و ژینگە پیس بوو تەماشاکەی کاریگەری لەسەر کۆندامی هەناسەی مرۆڤ دروستەکە مرۆڤ لەوانەیە ژینگە نشینانی ئەو شوێنە لەوانەیە تووشی نەخۆشی ڕەبۆیان بکە لەوانەیە تووشی حەساسیان بکە لەوانەیە تووشی تەنگە نەفەسی جۆرا و جۆریان بکە هەروها کاریگەری دروست دەکات لەسەر نەخۆشیەکانی تر بۆ نمونە وەکو ئیسحال بوون بۆ نمونە وەکو مەلاریا وەکو گرانەتە کە ئەوانە هەمویان لە ئەنجامی پیسبوونی ژینگە و ئەنجا گواستنەوەی ئەو پیسبوونەیە لەلایەن مێش و مەگەز و مێرولە بۆ سەر لەشی مرۆڤ و دوجار تووشی ئەم نەخۆشیان دەکە و هەندێک جار بە پێی سەرچاوە تەندروستیەکان ژینگە دەبێت هۆی کۆمەڵی نەخۆشی ترسناک بۆ نمونە لەسەر دڵ و هەروەها لەسەر ملوولەکانی خوێن لە کۆئەندامی سووڕی خوێندا هەروەها دەبێتە هۆی سەرەتان ئەگەر بێت و ژینگەکە بە دەرەجەیەکی وا پیس بوو کە دەستەڵاتی ناوچەکە نەیتوانی خەڵک بپارێزیان نەیتوانی شوێنێکی دیاریکرا و گونجاو لە بۆ فرێدانی پاشماوەکان دیاری بکات و هەروەها دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ تووشی نەخۆشی جگەر بکە کە ئەوە بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپ لەسەر تەندروستی دروست دەکەوە ئەم نەخۆشیانە نەخۆشی کاریگەری خراپن یعنی زۆر بە ئاسانی چارەسەر ناکرێن ئەگە مرۆڤ توش بوو بۆیە بەڕاستی هەندێک جار ئەگەر بێت و ئەو مادە پیسانە ئیشعاعی و شتی لەو جۆرانەی تێدا بێ وەکو تیشک و ئەمانە کاریگەری دروست دەکات لەسەر هۆرمۆنەکانی لەشی مرۆڤ بە تایبەتی لە ئافرەتاندا کە لەوانەیە وەچەکانیان تووشی کێشە بکە بۆیە بەڕاستی پاک و خاوێنی ژینگە ئەرچی سەرەکی دەستەڵاتە و ئەرچی ئەو دەستەڵاتە ئیداریە کە لەو شوێنێ هەیە کە شوێنێکی وا دەستنیشان کە بۆ فرێدانی پاشماوەکان کە دوور بێ لەوەی کاریگەری لەسەر تەندروستی لەشی مرۆڤ دروست بکە یا ئەوە تا بە شێوەیەکی وا ڕێک بکە کە ئەو مادانەشی ببنەوە جارێکی تر ببنەوە خاک و سوودی لێ ببیندرێ ئەمەش وەکو پێم وتی ئەرچی شارەوانیە ئەرچی قایم قامە کە شوێنی ڕێکوپێک شوێنێک کە گونجابێت لۆ فرێدانی پاشماوە بەڵام بەداخەوە بەڕاستی لە شارەکانی ئێمەوانیە تەماشای هەندێک کۆڵانەکەی پڕە لە زبر کە ناکرێت
خاشاکی فڕێ بدرێتێ تەماشای هەندێک شوێنەکەی کە شوێنی ژینگە و ژیانی خەڵکی لەسرە پڕ خاشاک و پاشماوەی پیسە بۆیە ئومێدەکەن ئینشاڵڵا بەرپرسان بە ئەرچی سەرشانی خوان هەسن و پارێزگاری لە ژیان و لە تەندروستی خەڵک بکەن ئەوشمان لە یاد نەچێت کە تەندروست و وەزارەتی تەندروستیش بەشێک ئەرچی ئەکەوێتە سەرشان لە بەدواداچوون و لە ئەسەحە والمجتەمع کە بەشێکە لەوەی کە لێژنە دیاری بکە لە ئەو شوێنانێک کە خاشاکی فڕێدرێتە سەرێ و لە نەخۆشیە بەربڵاوەکانە چارەسەری بدۆزێتەوە و هەروەها لەگەڵ بەرپرسانە ئەو کێشەیە چارەسەر بکات.